سواتان لەبێت لە بڕگەیم جارێتان دروست بە لەگەڵتانم لەم بڕگێدا باس لە کوتانی مناڵ دەکەین بزانین کوتان لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکات بۆ چەند قۆناغی هەیە و ڕوبەڕووی چەند جۆر نەخۆشی ئێمە کوتانمان هەیە کە لەوانەیە لە ساڵانی پێشووتردا بەهۆی ئەم نەخۆشیانەوە کە لە ئێستادا کوتانیان هەیە منداڵەکان دووچاری مەترسی ببوونایەتەوە و دووچاری مردن ببوونایەتەوە و هەروەها بزانین ئایا کوتان ئەگەر کەسێک لە منداڵیدا کوتانی بۆ نەکرابێ دەکرێت لە گەورەییدا لە تەمەنی گەورەییدا قەرەبوو بکرێتەوە زانیاری وەک لەسەرم بابەتە دەخێنەوە و دەچینە لای دکتۆر کامەران حمەد پۆلی نەخۆشەکانی مناڵان لەگەڵمانە بن. کوتان پرۆسەیەکە بریتیە لە پێدانی بەکتریا یاخود ڤایرۆس بە دەرەجە یەک یاخود چەند نەخۆشیەک بە شێوەیەکی لاواز بە منداڵان بۆ ئەوەی کە دوجار بمان پارێزێت لە قورسایی نەخۆشەکە واتە بریتە لە لاوازکردنی نەخۆشەکە و پێدانی بە شێوەیەکی لاواز بۆ ئەوەی لە داهاتووە مناڵەکە بپارێزێت لەوەی کوا تووشی نەخۆشیەکە بە شێوەیەکی قورس بێت. ڕاستی خشتەکان یاخود سکێجوڵەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەگۆڕێ بەڵام ئێمە وەکو سکێجوڵی عێراق لە ڕۆژی یەکەم یاخود لە هەفتەی یەکەمەوە دەست دەکەین بە کوتان پاشان لە دوو مانگیە اینجا لە 4 مانگە لە 6 مانگە دوای ئەوە لە 9 مانگ و لە ساڵ و نیو پاشان لە 4 ساڵ و نیو واتە بە چەند قۆناغێک کوتانەکان تەواو ئەکەین کە لە یەکەم هەفتەی تەمەنەوە دەست پێ دەکات هەتاوەکو پێش ئەوەی مناڵەکە بچێتە قوتابخانە واتە لە تەمەنی 4 ساڵ بۆ 5 ساڵ لەم بینەیە چەندین جار کوتانەکان دووبارە ئەکەینەوە چکە هەندێک هەیە ئەبێت بە چەند ژەمێک وەریگرێ هەندێکیشان هەیە ئەبێت تەقوی بکەین بەهێزی بکەین بۆی ئەبێت بە چەند جارێک وەریبگرێ بۆی بەهێزیکەین ڤاکسینەکە یاخود کوتانەکە. هەڵبەتە گرنگی کوتان لەوایە کە ئەمان پارێزێت یاخود مناڵەکان ئەپارێزێت نەک تەنها لە نەخۆشی بەڵکو لە چەندین نەخۆشی. بۆ نمونە ئێمە ئەو نەخۆشیانی کە کوتان ئەمان پارێزێت لی و پێشتر لە مناڵاندا با بڵین لە هەفتاکان و شەستەکانی سەدەی پێشووە کە هێشتا کوتانەکان لە خشتەی ئێمە جێی نەبووەتەوە ئەم جۆرە ڤایرۆسانە ئەم جۆرە نەخۆشیانە نەخۆشیێکی مەترسیدار و کوشندە بوون چەندین مناڵیان گەیانۆتە مەترسی و چەندین مناڵیان لە ناو بردووە یاخود ژیانی لێ سەنوونەتەوە. بۆ نمونە سوورێژە کە لە ئێستادا بە کوتانێکی زۆر ئاسان لە نۆمانیە ژیانی مناڵەکان ئەپارێزێ پێشتر نەخۆشیێکی کوشندە بووە لە هەفتاکاندا لە شەستەکاندا چەندین مناڵ بە سوورێژە لە ناوچووە بەڵام خۆشبەختانە ئێستا سوورێژە ئەگەر مناڵەکە یا هەر نایگرێت لەبەر کوتانەکە یاخود ئەگەر بشی گرێت بە شێوازێکی زۆر ئاسان و ساکار وەکو پەتایەکی بەسیتەی گرێت. بە شێوەیەکی سەرەکی ئەوەی لە هەفتەی یەکەمە بۆ مناڵەکان دەکرێت ماکێکی زۆر گەورە دروست ناکات زۆربەی مناڵەکان هەستی پێ ناکەن و هیچ کاریگەریەکیش لەسەر چالاکی مناڵەکە دروست ناکات. بەڵام کوتانی دوومانگ هەندێک لە مناڵەکان پێی بێزار دەبن پاشان کوتانی 4 مانگ و 6 مانگ ئەم نیشانانە تۆزە زیاتر دەکەن بە تایبەتی لە کوتانی 6 مانگە کە مناڵەکە چەندین کوتان وەرەگرێت لە ڕانی و پاشان قەترەکە وەرەگرێت بۆ ئیفلیجی مناڵان و ئەمانە سێرەکەی مناڵەکە بۆ چەند ڕۆژێک هەندێک مناڵ هەیە بۆ ڕۆژێک هەندێک مناڵ هەیە بۆ 3 ڕۆژ ئەکەوێتە سەر بەرگری مناڵەکە خۆی هەندێک مناڵ هەیە تا هەفتەیەک چەند نیشانەیەکی تیا دەردەکەوێت نیشانەکان بریتیە لە بە دەرەجە یەک تا ڕەنگە تایان بەرز بێتەوە ئەم مناڵانە پاشان گرۆزە بن زۆربەی کاتەکە ئەگرین نوزە ئەکەن کەم خۆرە بن یعنی ئەگەر جاران مەسەلەن 20 ڕقم شیری خوارد دەبێت ئێستا سێرەکی بە زۆر 10 ڕقم شیر ئەخوات و دایکەکە ئەڵێ شەوان چەند جار خەبرێ بێتەوە لە کاتی نووستنا کە پێشتر وانە بوو پێشتر خەوەکەی ئارامتر بوو کەواتە مناڵەکە کەم خۆرە بێت گرۆزە بێت تای ئەبێت هەندێک جار پیسایەکی ڕەنگە شل بێت وا دەرکەوێت کە پیسایەکی هەزم نەکراوە شتێک لەمانە ئەمانە بە زۆری نیشانەکانی کوتانن لە هەندێک مناڵیشا ڕەنگە پەڵە دروستکە پەڵەی سوور دروستکە بە شێوەیەکی گشتی هەموو ئەم نیشانانە لە مناڵێکەوە بۆ مناڵێکە جیاوازە و هەموو ئەم نیشانانە نیشانەی کاتین و خۆشبەختانە لە چەند ڕۆژێک تێناپەڕێ
و پاشان مناڵەکە ئەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. ئێمە هەمیشە بە دایکوباوکی مناڵەکان ئەڵێن مامەڵە لەگەڵ مناڵەکەیە بکەن. هەندێک دایکوباوک هێشتا ڤاکسینەکە نەکراوە، یەکسەر ئەدۆڵەکە یاخود با بڵین دەرزی قەتری ئازارشکێنەکە شروعی ئازارشکێنەکە ئەدا بە مناڵەکە کە بەڕای من ئەمە هیچ پێویست نییە، چونکە ئێمە بێواز دەبینین کەوا لەشی مناڵەکە خۆی ڤاکسینەکە وەربگرێ و کارلێکەری لەگەڵا بکات و بزانین ئەم کارلێکەریە لەگەڵ یا چ نیشانەیەک دەرەخات و بەپێی ئەو نیشانەیە ئێمە چاودێری مناڵەکە بکەین کە خۆشبەختانە لە زۆربەی حاڵەتەکانە ئازارشکێنێکی ئاسایی زیاتر هیچی پێویست نییە کە لەوانەیە 6 ساعت جارە پێویستی بێ، لەوانەیە 24 ساعت جارە پێویستی بێ، لە مناڵێکەوە بۆ مناڵێکیکە ئەگۆڕێ ئەم نیشانانە. کوتانەکان تا زوو دەست پێ بکەن باشترە، چونکە تا زوو دەست پێ بکەن سەلامەتی مناڵەکە و مرۆڤەکە زیاتر ئەپارێزێ. بۆ نمونە لە ئیلتیهابی کەبەدی ڤایرۆسیە لە ڤایرۆسی جگەرە با بڵین بە کوردی خۆمان کە هەوکردنی جگەری ڤایرۆسی پێوترێت، ئەگەر مناڵەکە لە بیدایەتە لە ڕۆژی یەکەم یا هەفتەی یەکەم پاشان لە 2 مانگی پاشان لە 6 مانگیە کوتانەکان وەربگرێت، ئەوە بە شێوەیەکی زۆر باش پارێزراوت ئەبێت لە هەوکردنی جگەری ڤایرۆسی. بەڵام هەندێک کەس هەیە کە پابند نابن بەم خشتەیەوە یاخود بەم سکێجوڵە و لە تەمەنێکی گەورەیە ئەیانوێت ئەم شتە تعویز بکرێتەوە، بڵێ ئەکرێت، بەڵام ئەبێت لەژێر چاودێری پزیشکێکی تایبەت بێت لە بەشی ڕاوێژکاری خۆپاراستن بێت، یەکەی خۆپاراستن بێت هەتا سکێجوڵەکە و خشتەکەی بۆ ڕێک بخەنەوە و بە شێوەیەکی تەندروستی و زانستی کوتانەکانی بۆ بکرێتەوە. هەمیشە جەخت لەوەکەینەوە کەوا ڤاکسینەکان لە کاتی خۆیان بکرێت، نە پێش بخرێ و نە دوا بخرێت. باشە، بەڵام هەموو جاریش ئەڵێم ئەگەر دوا بکەوێت لەبەر هۆکارێکی زانستی دوا بکەوێت. بۆ نمونە ئێمە مناڵەکە گەر ئەمڕۆ نەخۆشە، ئیلتیهابی سەنگی هەیە، تایەکی قورسی هەیە، سبچون و ڕشانەوەیکی بەقوەتی هەیە، نەوبەیەکی ڕەبوو حساسیەتی هەیە، لە خەستەخانە داخل بووە موعیدی کوتانەکەیەتی، ئەمە ناکرێت کوتانی بۆ بکرێت بە هیچ نوع. ئێمە بە دایکوباوکاڵین کوتانەکە ئەکرێت دوا بخرێ چەند هەفتەیەک دوای ئەوە کە مناڵەکە بارودۆخی گەڕایەوە ئاسایی خۆی ئەو کاتە کوتانەکانی بۆ بەردەوام ئەبینەوە. بەڵام دواخستن لە ژێر ئەوەی کەوا با سەرمای نەبێ و با گەرمای نەبێ و با ئەوانە ئەمە هیچ ئەساسێکی زانستی نیە. بەڕاستی کوتانەکان هەتا بکرێت لە کاتی خۆیان بکرێ باشترە. بەداخەوە ئێستا لەم چەند ڕۆژە و چەند هەفتەی ئەخیرا هەستەکەین کەوا چەند خێزانێک سەردانی کلینیکەکەی ئێمە و ئەکید کلینیکی پزیشکە پسپۆڕی هاوڕەکانیشمان ئەکەن کە گوایە بەس لەوە ئەکەن کە کوتان ناکەن، نەک لەبەر ناهوشیاریان بەرامبەر بە کوتان، لەبەرەوەیکەوە لە ژێر تەسیری هەندێک لە سۆشیال میدیا و لە سایت و پەیجەکانە کە گوایە کوتان ئەبەستنەوە بە نەخۆشی مەترسیداری وەکو ئۆتیزم و تێکدانی مێشک و نەخۆشی ئەڵزایمەر و چەندین پڕوپاگەندە بە ناوی کوتانەوە، کەڵبەتە ئەم شتێکە من باسێکەم تەنها لە کوردستانە نییە، لە دنیاشە ئەنتی ڤاکسەر هەیە، گروپێک کە پێیانوتێت دژە ڤاکسەرەکان کە بەداخەوە کەم نین، بەڵام ڕووە زانستیەکە تا ئەم دقەی لەسەر بێت کە کۆمەڵگای ئەکادیمی ئەمریکی بۆ مناڵان بۆ نەخۆشەکانی مناڵان، کۆمەڵگای ئەوروپی بۆ نەخۆشەکانی مناڵان تا ئەم لەحزەیە جەخت لەسەر گەورەیی و گرنگی ڤاکسین دەکەنەوە بۆ مناڵان. بۆچی؟ چونکە ئێمە بەهۆی ڤاکسینەوە منداڵەکە لە چەندین نەخۆشی درێژخایەن و چەندین نەخۆشی مەترسیدار ئەپارێزین. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئەگەر مناڵێک لە هەزارەها مناڵێک بەهۆی ڤاکسینەوە تووشی ماکێک یاخود مزاعفاتێک بێت، ئێمە بڵین وڵا ڤاکسین خەتابارە. ئێمە این مقارنە ئەەکەین، ئەگەر مناڵ ڤاکسین وەرنەگرێ تووشی چ کێش و بەڵایەکە بێت، وەگەر ڤاکسین وەرگرێت تووشی چی ئەبێت. ئەساسەن مقارنەکە مقارنەیەکی زۆر زاڵمانەیە، بۆیە ڤاکسین ژیانی هەزارەها و ملیۆنەها مناڵی ئێمە و مناڵی جیهانی پاراستووە، ئەبێ هەمیشە پابند بین بە خشتەکانەوە بۆ شێوەیە کە پێویستە. کوتانەکان خشتەکان هەمووی گرنگە، چونکە بۆ نمونە سوورێژە پێشتر هەزارەها مناڵی کوشتووە، ئێستا سوورێژە چیتر نەخۆشیێکی مەترسیدار نییە بەهۆی ڤاکسینەوە. کۆکەڕەشە یەکێکە لە نەخۆشیە مەترسیدارەکان ئێستا بەهۆی ڤاکسینەوە چیتر مەترسیدار نییە. هەوکردنی کەبەدی ڤایرۆسی یا جگەری ڤایرۆسی کە باسمان کرد، ئەمەش پێشتر مەترسیدار بووە، ئێستا بۆ خۆشبەختانە کۆنتڕۆڵ کراوە. دەردەکۆپان هەیە، کوزاز هەیە، ئەمانە هەمووی نەخۆشی مەترسیدارن کە ئێمە بەهۆی ڤاکسینەوە پارێزگاریان لێەکەین. تەنها ئەوەیە کەوا تکایە
پابند بن بە خشتەکانەوە گوێ لە پرۆپاگاندەی سۆشیال میدیا مەگرن ڤاکسین ژیانی مناڵەکانمان و کۆمەڵگاکەمان بە شێوەیەکی زۆر جوان ئەپارێزێ و وەمان لێکا سەلامەت بین و هەر قسە باوەکی کە هەیە زۆر گرنگە کە بریتە لە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن.